مارە ترسناکەکان هەڵدەگرن و لە شەقامەکاندا ڕێدەکەن و بەرەو پەرستگاکە دەڕۆن. شیر و شیرینی پێشکەش دەکەن و بە ئاوی ڕووبارەکە خۆیان و مارەکە دەشۆن. جگە لە نزیک بوونەوەیان لە خوداوەندی هیندۆسی هیچ مەبەستێکی تریان نییە. ئەوان داوای ڕزق و ڕۆزی لە مارەکان دەکەن. ئەمە فستیڤاڵی ساڵانەی ناغابان شامیە. هەرچەندە ڕاوکردنی مار لە هیندستان نایاساییە، بەڵام دانیشتوانی ناوچەی بیهار گوێ بە ڕێگریەکان نادەن و تەنانەت پلانیان هەیە و مارەکان دەگرن. ئەوان مارەکان کۆ دەکەنەوە و لە ڕۆژی پێنجەمی مانگی شەرەف کە مانگێکە بە پێی ڕۆژمێری هیندۆسەکان لە خۆیانی دەئاڵێنن. ئەم مانگە تایبەتە بە پیرۆزڕاگرتنی یەکێک لە خواکانی هیندۆس بە ناوی شیفا. بە بڕوای ئەوان شیفا خودای وێرانکاری و چاریکیە و بەرپرسە لە لەناوبردنی گەردوون. ئەوان لە ترسی مردنی مارەکانیان ڕۆشتنیان واز لە زەوی کێڵان دێنن، دواتر دەیانگرن و لەگەڵیاندا دەڕۆن، تەنانەت دەیخەنە سەرجەستەیان، پێیان وایە پیرۆزیەکی تایبەتی هەیە. بەڵام دوای تەواوبوونی فستیڤاڵەکە و خوێندنەوەی سروودە نەریتیەکە، مارەکان ئازاد دەکرێنەوە بۆ ناو دارستانەکە. بە هەزاران شوێنکەوتوانی هیندۆس بەشداری ئەم فستیڤاڵە دەکەن و بەرەبەیان لە خەو هەڵدەستن و ڕوو لە پەرستگاکە دەکەن. بە گوڵ و شیر و شیرنەمەنی پەرستگاکە دەڕازێننەوە. ڕشتنی شیر بەسەر مارەکاندا هێمایەکی دیاری مەراسیمەکەیە. سیر لەوەدایە بەشێک لە نوێژخوێنان بۆ داوای نیعمەت لە ژیانیاندا دێنە ئەم پەرستگایە. بەڵام هەندێک داوا لە مارەکە دەکەن نێوەندگیریان بۆ بکات لەگەڵ خوداکەیان، یان داوا لە مارەکە دەکەن هاوسەرگیری بکەن، یان ڕزق و ڕۆزیان بۆ بهێنێت، یان بیان پارێزێت لە ژەهری مارە کوشندەکان.